تاڵەبانی باکردنەوەی KFC دوایین بزماری لە دانوستانەکانی پارتی یەکێتیدا. کردنەوەی KFC پەیوەندی با دانوستانەکانی پارتی یەکێتیەوە چییە؟ وەرن بانیهێنیەکەیتان پێ بڵێم کە ڕەنگە کەستان نەیزانن. بۆیە ئەم هەڕەشە و گوڕشانەی کە ئەکرێ کە بەبێ یەکێتی حکوومەت پێکەهێنرن پێم وایە هەڕەشە و گوڕشن. دوێنێ یەکشەمە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قوبا تاڵەبانی باکردنەوەی لە قینوی خواردنگەی جیهانی KFC لە شاری سلەیمانی پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرای بە پارتی گەیاند. وەک لێدانی دوایین بزمار بوو لە تابوتی دانوستانە بێ ئەنجامەکانی نێوانیان و ئەم هەنگاوە لە کاتێکدا بێت کە گەرشەکانی نێوان پارتی یەکێتی لەسەر پێکهێنانی کابینەی نوێ حکوومەت گەیشتۆتە لوتکە و پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت بەبێ ڕەچاوکردنی خواستی یەکێتی وەک هاوبەشێکی سەرۆکی حکوومەت پێکهێنێت. دوێنێ لاکردنەوەی KFC لە شاری سلەیمانی قوبا تاڵەبانی ڕایگەیاند کە بەهۆی کارێکی گرنگە و ڕەتی کردوتەوە باشداری کۆڕباندی ئاشتی واسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مێرپیس بکات و پەیامێکیشی بەڕوون و ڕاشکاوانە بە پارتی گەیاند. مەبەستی ڕەتکردنەوەی بەشداریەکەشی لە کۆڕبەندەکە ئەوە بوو کە کاتمان بۆ کردنەوەی خواردنگەیەکەیە بەڵام ئامادەنین لەگەڵ ئێوەدا دابنیشین. ئەو پەیامەیدا بەگوێی پارتیدا کە کاتی ئێمە بە نرخە و بۆ خزمەتکردنی خەڵک و بوژاندنەوەی ئابووری شارەکەمان تەرخانی دەکەین نەک بۆ بەشداریکردن لە کۆنفرانس و کۆڕبەندی بێنجام. بەڵام من بانگێش کرا بووم بەڵام ئیشم هەبوو نەمتوانی بچم. پارتیکە لە سیاسەتەکانیدا پشتی بە تورکیا بەستووە وا دەخوازێت لە ڕێگەی فشارەوەی چێتی ناچاک بکات مل بۆ داواکاریەکانی بدات بەڵام وەک زۆرێک لە بەرپرس و کەسە باڵەکانی ناو یەکێتی و چاودێرانی سیاسی جەختی لێ دەکەنەوە. یەکێتی ئەمڕۆ یەکێتی جاران نییە و خاوەنی ئیرادەی خۆیەتی. پەیامەکەی قوبا تاڵەبانی ژلاکردنەوەی خواردنگەیەکدا پەیامیشی ئازار بەخش بوو بۆ ئەوانی پێیانوە بوو دەتوانن یەکێتی لە گۆڕەپانی سیاسی کوردستاندا پاراوێز بخەن و یەکێتی هەمیشە کاتی هەیە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بەڵام کاتی نییە بۆ دانیشتنیەکە تێدا بە چاوی کەمەوە سیر کرێت و بەم کارە قوبا تاڵەبانی بێمنەتی خۆی بەرامبەر بە هەوڵەکانی پێگەێنانی حکوومەت بەبێ ڕەزامەندی یەکێتی ڕاگەیاند و دووپاتی کردوەوە کە حکوومەت بەبێ یەکێتی پێک نایەت و ئەوانەشی باز لە پێکهێنانی حکوومەت دەکەن بەبێ یەکێتی تەنها هەڕەشان و هیچی تر. پێم وانییە حکوومەتێکی سەرکەوتوو بەبێ یەکێتی پێک دێت. پێم وایە ئەمە پێم وایە حەقیقەتێکە بۆیە ئەم هەڕەشە و گوڕشانەی کە ئەکرێ کە بەبێ یەکێتی حکوومەت پێکەهێنرن پێم وایە هەڕەشە و گوڕشن. ئەم پەیامە ڕوونەی قوبا تاڵەبانی هەموو ئەو فشارانی لە ڕێگەی دەوڵەتی پشتگیری پارتیەوە دەکرێن بێ ئەنجام هێشتەوە.